خۆشەویستان چاوەری یەکەمی بیان باش کوردستان تایبەتە بە گۆشەگیری دەپرسین چ شتێک لە قاڵبی گۆشەگیردا خۆی دەبینێتەوە هۆکارەکانیشین لە کاتێکدا مرۆڤ خۆی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە ئەو دۆخانە یاخود ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی دروستبوونی کۆشەگیری لە کەسایەتی کەسەکە یاخود تایبەتمەندێتی هەندێک کەس هەیە کە ئارەزوو لە تایبەتمەندی یاخود پارێزتنی تایبەتمەندیەکانی خۆی دەکای ئەمە دەچێتە قاڵبی گۆشەگیریەوە هەروە لودبەرزی تا چنێک پەیوەندی بە گۆشەگیری و هەیە ئەم گفتوگویانە زیاتر لەگەڵ کورد ئەحمەد توێژەری کۆمەڵایەتی دەکەین ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕاستەخۆ لەگەڵمان ئامادەیە هاتو کوردە بەخێر هاتی سڵاو بەیانیت باش سڵاو ڕێز بۆ جەنابتە بۆ تەواوی بینەرەکانتان سپاس بۆیەوە هاتو کوردە یەکەم پرسیار دەمەوێت باسێکی گۆشەگیریمان بۆ بکەی بە شێوەیەکی گشتی گوشەگیری یەکی لەو گرفتە دەرونیانەیە کە ڕوبەڕووی تاک دەبێتەوە کاتێک پەیوەندی کۆمەڵایەتەکانی بە شێوەیەکی سنووردار کە خۆی سنوورداری کردووە لە چوارچێوەیەکی دیاریکراوە دەیهێڵێتەوە. گۆشەگیری لە کەسێکە مێژوێکی درێژی هەیە ینی چەند قۆناغێکی هەیە تا مرۆڤەکە دەبێتە کەسێکی گۆشەگیر. یەکەم هەنگاو کە مرۆڤتیا گۆشەگیرە بێت لە شەرمنیەوەیە لە قۆناغەکانی مناڵیە ئەگەر بگەڕێنەوە بۆ قۆناغی مناڵی ئەو کەسە دەبینی شەرمنێکی تایبەت لەو مناڵە وجودی هەبووە و ئەم شەرمنیە لە کات و ئانی خۆیان چارەسەری بۆ نەکراوە و دایک و باوکەکەش نەبوونەتە هۆکارێکی یارمەتیدەر بۆی پاڵپشتی مناڵەکەیان بکەن کە ئەو قۆناغە شەرمە تێپەڕێنێ یان زاڵ بێت بەسەر ئەو قۆناغەیە و ببێتە کەسێکی کۆمەڵاتی یعنی هەر کاتێک گۆشەگیری لە تاکێکا ڕوودەدا بێگومان پەیوەندی بە لانی قۆناغەکانی مناڵیەوە هەیە و بیریشمانە چێ زۆر جار گۆشەگیریەکە لە مناڵدا ئەگەر تەرکیزی بخینە سەر زۆر جار هەیە مناڵەکە مناڵێکی کۆمەڵایەتیە بەڵام لەبەر ڕووداوێک کە ڕوودەدا دایک و باوکەکە ناهۆشیارین یان ئاگدار نین یاخود زمانێکی هاوبەش نییە لە نێوان دایک و باوک و مناڵەکە زۆر جار مناڵەکە لە پڕ گۆشەگیر دەبێت کە دەبێت دایک و باوک لێرە زۆر ویریا بن و تەرکیزی بخەنە سەر هۆکاری ئەم گۆشەگیر بوونە لە پڕە چیە بەتایبەت لە ڕەگەزی کچانە زۆر جار هەیە مناڵەکە دەست درێژیەکێک بێتە سەر بە هەر شێوازێک بێ بەڵام مناڵەکە نازانێت ئەو دۆخە چییە ڕووی داوە یان ناتوانێت تعبیری لێ بکە باش ئەگەر هەر لەسەر مناڵ بمێنینەوە هەندێک جار دایک و باوکان منداڵەکانیان کارێک دەکەن یاخود هەر شتێکی تر لە نێو خۆمان دەپێڵن ناڕەحەتیەک دەکات دایک و باوکەکە بە شێوازێک لە شێوازەکان لە نێو کۆمەڵێک کەسدا دەیشکێننەوە ئەمەش دیسانە هۆکارە بۆی کەسەکە شەرم جای بگرێت و دووبارە بچێتە حاڵەتی گۆشەگیری بێگومان یەکێ لەو بابەتانی کە زۆر گرنگە دایک و باوکان تەرکیزی بخەنە سەر لە یەکەم ڕۆژی دروستبوونی چۆنەڵێ سکپڕی دایکەکەەوە دەبێت لەو کاتەوە بەرنامەدا بمرێ ئایا ئەم مناڵە چۆن مامەڵەی لەگەڵ بکرێ یەکێک لەو سیفەتە پەروەردانەی کە زۆر کاریگەری ئەخاتە سەر مناڵ و ڕەنگە دایک و باوکەکە بە شتێکی ئاسایی وەریگرین بەڵام زۆر کاریگەری ئەمێنێ ئەوەیە کە مناڵێک ئەشکێنرێ لە بەردەم مناڵێکی ترا یان لە بەردەم کەسە نزیکەکانی کەسە نزیکە پلە دووەکانێک و خاڵ و مام و ئەوانە ئەو مناڵە لەناو خوری خۆیان ئەیمێنێتەوە پێی ناخۆشە جۆرێک لە شکاندنی کەساتی بۆ دروست ئەبێ بۆی دایک و باوکان دەبێت زۆر وریابن کاتێک دەیانەوێ شتێکی خراپ لە مناڵەکانە ڕاست بکەنەوە بەو شێوازە ڕاستی نەکەنەوە کە بەزدەقترین شێوە هەڵەکەی پێ بڵێن بەڵکو بۆ شێوازەی کە دروستە بۆ شێوازەی کە ڕاستەکەیە بە شێوەیەکی خۆشەویستیانە و خەندە ئامێزانە بابەتەکەی لەگەڵ باز بکەن و مناڵەکە خۆی لەوی ڕاستکردنەوە کە لەگەڵ خۆیان دروستەکە کووردا ئەمە منداڵان لە هەرزەکاراندا لە گەنجاندا تەنانەت لە بەچەمەنەکانیشدا هەندێک جار ئەم حاڵەتانە دروست دەبن بچمانە مناڵانجا هۆکارەکەی شەرمکردن و شکاندن و هەر هۆکارێکی تر بێ بەڵام لە گەنجاندا لە کاتێکدا دەتوانن تعبیری خۆیان بکەن واتە بڵێ ڕوونکردنەوە لە هەستی خۆیان بدەن بۆچی تووشی ئەم حاڵەتانە دەبن بیرمان نەچێ زۆر جار هەیە خێزانەکە خودی خێزانەکە خۆی خێزانێکی گۆشەگیرە یعنی تۆ ناکرێت لە دایک و باوکێکەوە کە پەیوەندیەکانیان سنووردارە مناڵێکی ئەو پڕ کۆمەڵاتی دروست بکەی ئەمە خودی خۆی لە خۆیدا هەڵوێستەی لەسەر ئەوێ کاتێک تۆ مناڵێک یان کەسێکی هەرزەکار دەتوانێت بە شێوەیەکی کۆمەڵاتی بێت کە پەیوەندی لەگەڵ دایک و باوک و خێزانەکەی بە دەرەجەی یەکەم گونجاو بێ ئەوەی کە گەورەترین چەکە بەدەست دایک و باوکە و بۆی بە درێژایی تەمەن لەگەڵ مناڵەکەی هەم هاوڕێ بێ و هەم هاوکاریشی بێ و هەم پەیوەندیەکی دروست بکە کە ڕۆحیەتی هەردوو لایەنەکە لە دایک و باوکەکە و لە مناڵەکە تێر بکە ئەوەی زمانێکی هاوبەش بدۆزنەوە کە پێکەوە بتوانێت قسەی لەسەر بکەن ئەم زمانە هاوبەشە لە یەکەم ڕۆژی لە دایکبوونی مناڵەکە و پێویستە دروست بکرێ و هیچ کاتێک بەکەمی مەزانە کە مناڵەکەت لە قۆناغی یەک ساڵیان لێ تێناگە بە پێچەوانە ئەوەندەی دایک و باوکەکە لێ نزیکن ئەوەندەی ئەو ئەتوانێت
قسەی لەگەڵ بکە و کاریگەری لەسەری دروست بکە هیچ کەسێکی تر لەم دنیا ناتوانێت بیکە یعنی کاتێک کە هەرزەکارێک گۆشەگیر دەبێت لە ناو خێزانە بە تایبەت کەم حاڵەتە ئێستا بەداخەوبوونی هەیە کەسەکە لە ناو خێزان خودی خێزانەکەشە گۆشەگیرێن ئەمە چۆنەڵێ نەبوونی پەیوەندیەکی دروستە لە نێوان تاکەکە و دایک و باوکیدا بەراوردکردن بە کەسانی دیکە بۆ نمونە من بە منداڵەکەی خۆم دەڵم تۆ بۆچی وایت بۆچی پورزاکەتوانیە ئەمەش دیسان و ئەبێتەوە کاری ئەوەی کەسەکە تووشی ئەوە بێت زۆر ڕاستە یەکێک لەو هەڵانەی تر کە دایک و باوکان ڕوبەڕووی دەبنەوە بەراوردکردنە ئەگەر تۆ دەتەوێت مناڵەکەت سەرکەوتو بێت دەبێت جێپەنجەیەکی جیاوازی هەبێ دەبێت لە کەس ناچێت لە تۆش ناچێت هەنگاوێت لە تۆ بەرەو پێشتر بچێت چونکە تۆ هەنگاوی خۆت پیشانی مناڵەکەت ئەبێ مناڵەکەی تۆ هەنگاوێت لە تۆ باشتر بێ لە ڕووی کەساعتیەوە بێت لە ڕووی زیرەکی تواناوە بێت چونکە تۆ بە دەعمێکی جیاوازتر بە شێوازێکی جیاوازتر مامەڵە لەگەڵ مناڵەکە دەکەی و بیریشمان نەچێ مناڵ هەتاوەکو خزمەتی بکەی لە ڕووی هێزنیەوە لە ڕووی زیرەکیەوە لە ڕووی عاتفیەوە هێندەی تر بەهێز دەبێت هێندەی تر کەساتی بەهێز دەبێت هەر کاتێ مناڵێکی لاوازت بینی کەساتێکی لاوازی هەبوو نەیتوانی دەربڕینی هەبێ ئەو دیارە لە ناو خێزانەکە زۆر توندوتیژی بەرامبەر ئەکرێ هەست کرد شەرمەنی هەیە ئەوە دیارە ئەگەر کچ بێ ئەو دیارە زۆرترین سوڕەبوونی زۆرترین کەم بایەخی لەلایەن باوکێوێتی ناتوانێت هاوڕێکی دروست بێت دواندنی کەسەکان من کاتێک دەبینیم کەسێک بێزارە یاخود چۆن بڵین لە حاڵەتێکی دەرونی گونجاودانیە ئەگەر بیدوێنیت ئەمە وەکو چارەسەرێک دادەنێت هەروارەگریکردنێک لە دروستبوونی گۆشەگیری بیرمان نەچێت زۆر جارەیە گۆشەگیر بەمانەی ئەوە نادێت کە کەسەکە خۆی هەستکا گۆشەگیرە وەک باسم کرد کاتێک ئەو تاکە لە ناو خێزانێکەوە دێت کە پەیوەندی خێزانەکانی سنووردارن ئەم کەسە هەز ناکە گۆشەگیرە ئەو کاتە بۆی دەرئەکەوێکە کەمکورتی لە پەیوەندیەکانی هەیە کاتێک هاوسەرگیری دەکاو دەچێتە ناو خێزانێکی کۆمەڵاتیەوە ئەو کاتە هەستی پێ دەکا یعنی هەتاوکۆ قۆناغەکانی زانکۆش دەبڕێ و قۆناغەکانی هاوڕێتیش ئەبڕێ ئەم هێشتا دەرکی بۆ نەکردووە کە پەیوەندیەکانی سنووردارن یاخود گۆشەگیریەک لە پەیوەندی خێزانەکانی و پەیوەندی کۆمەڵاتیەکانە وجودی هەبووە یعنی زۆر جار هەیە کەسەکە خۆی درک بەوە ناکە یان شتێکی تر هەیە کە لە جیهانە زۆر بڵاوە ئەو کەسانی کە داهێنەرن زۆرن لەگە پەیوەندی کۆمەڵایەتەکانیان کە مکورتیتیایە چۆن ئەڵێ یەکێک لەو داهێنارانە ئەنشتاینە ئەنشتان زۆرترین گۆشەگیری هەبووە و زۆرترین پەیوەندی کۆمەڵاتی کەمی هەبوو لەگەڵ لە سەردەمی خۆیدا ینی زۆر جار هەیە توانێت داهێنانیش بە کەسەکە دەبەخشێ و کەسەکە دەخاتە ئاستێکی تری باڵاتری بیرکردنەوەوە چونکە زۆر جار هەیە کاتێک کەسەکە هێندە لەگەڵ خودی خۆیان لەگەڵ لێکدانەوەکانی خۆیان بیر دەکاتەوە کە ئەمە واکات داهێنانێکی گرنگ بۆ مرۆڤاتی دروست بکە ینی هەموو جارێک لە پەیوەندی کۆمەڵاتیەکانی مرۆڤدا چەندێ لانی چۆنەڵە سوودبەخشی هەیە هەندێک جار لانی زیانبەخشی شەیە و بەڵام خۆشبەختانە گۆشەگیریەکی کە لەو بابەتانەی کە ئەگەری هەیە لایانی باشی هەبێ باشە لە 2020 و 2021 کەرەنتینا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە پەیڕۆ کراوە لە سەرانسەری جیهانیشدا لەگەڵ ئەمەشدا بڵین حاڵەتەکانی توشبوون بە گۆشەگیری زیادی کرد و ئەمانە تا چەندێک پەیوەندیان بێکەوە پێم خۆشە یەک بەراوردی پشکۆلە لەسەر ئەو بابەتە باس بکەم لە ماوەی کەرەنتینە ئەگەر دیقەت بیم ئەوە نزیکەی ساڵ زیاترە کە بە شێوەیەکی گشتی هەموو جیهان کەرەنتین کراوە و هەموو جیهان بە شێوەیەکی گشتی لە پەیوەندی خێزانەکان کۆکراوەتەوە ئەگەر بەراورد بکەین دەبینین لە ماوەی ئەم ساڵەیە زۆرینەی کۆمەڵگا ئەوروپیەکان و کۆمەڵگە پێشکەوتوەکان زۆرترین چاکردنیان لە پەیوەندی خێزانەکانی خۆیان ناکردووە و زۆرترین جارێکی تر گەڕاونەتەوە بۆ چێژوەرگردن لە پەیوەندیانی کە ڕۆحی مرۆڤ تێرەکە پەیوەندێکی دروست لەگەڵ مناڵەکانی پەیوەندێکی دروست لە نێوان دوو هاوسەرەکەیە یعنی وای کردووە کە ڕاستەقینە بگەڕێنەوە بۆ پەیوەندیەکانی خۆیان ئەگەر بەراوردێ بکەین بە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکان دەبینین لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانی هێشتا ڕادێک ئەمە هەنگاوی باشی ناوە بەڵام هێشتا کەمە لە چاوەوەی کە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکان بە شێوەیەکی گشتی کۆمەڵایەتی تر بوون بە بەراورد لەگەڵ ئەواندا و ئەگەر کۆمەڵگەی خۆشمان بە نمونە بینینەوە دەبینین تا ئاستێکی باش زۆر پەیوەندی هەیە چاکی کردوتەوە بۆ نمونە زۆر مناڵ هەیە هێشتا زمانی کوردی بە باشی فێر نەبووە کە ئەمە هۆکارێک بەوەی نزیکی لە دایک و باوکی دروست بێ بەڵام ئەوەی کە جێگەی بایەخە زۆر جار هەیە
مناڵەکە هێندەی تر گۆشەگیر بووە هێندەی تر تەنیا ماوەتە لەبەری ئەو زمانە هەڵبەشەی کە باسم کرد لە نێوان خۆی دایک و باوکی یان لە نێوان ئەندامەکانی تری خەزانەکە وجودی نەبووە تەنها بۆتە هاوکارێک بۆ ئایپادەکەی دەستیان بۆ مۆبایلەکەیان بۆ هەر ئەمریکی ئەلکترۆنیکە لەم سەردەمەیە بەکارەهێنێت. تۆ دەڵێیت کە کەرنتینە لە جیهاندا لە وڵاتە ئەوروپیەکاندا بەتابەتی کاریگەریە بۆ لەسەر ڕێخستنەوەی پەیوەندی نێوان خێزانەکان بەڵام لە بەرامبەردا ئێمە دەزانین لە جیهانێکی تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوین زۆربەی جارەکان کە لە ماڵیشەوەدا دەنیشین مۆبایلێک یاخود تەلەڤیزیۆنێک ئێمە سەرقاڵ دەکات لەوانەیە هێندەی سەری تەلەڤیزیۆنەکە دەکەین تەماشایواکەین دایکمان نەدوێنین خوشکەکانمان نەدوێنین ئەم دیسانەوە واتسە پێشکەوتنی تەکنۆلۆژیا کاریگەری هەبووە لەسەروی کەسەکان لە کۆمەڵگەدا ببڕێن. بێگومان کاریگەری هەبووە حەزەکەم لەسەر ئەم بابەتە دوو نمونەی بچووک باز بکەم لەسەر کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکان و کۆمەڵگە ڕۆژئاوایەکان کە چۆن لە پەروەردەکردنی مناڵە کاریگەرن لەسەر دروستکردنی کەسایەتی مناڵ. لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە یەکێک لە وڵاتە عەرەبیەکاندا باوکێک بەردەوام سەرجەنشتی مناڵەکەی ئەکرد لەبەرەوەی لە قوتابخانە هیچ نمرەیەک بەدەست ناهێنێ. ڕۆژێک مامۆستای قوتابخانەکە پەیوەندی لەگەڵ باوکی دەگری و داوای لێ کات کە سەردانی قوتابخانە بکە کاتێک قسەی لەگەڵ دەکا ئەڵێ مناڵەکەی تۆ لە ڕۆژانە زۆر باشە و هەر کاتێک پرسیاری لێکی لەو پرسیاری من زیاتر وەڵامی پێیە بەڵام کاتێک تاقیکردنەوە کرێ ئەم مناڵی تۆ هیچ نازانێ بنووسی هیچ ناتوانێت بنووسی هۆکار چیە تۆ لە ماڵەوە چۆن مامەڵی لەگەڵەکەی. ئەم باوکە خۆی بیر ئەکەوێتەوە کە پەیوەندی لەگەڵ مناڵەکەی چۆنە هەر ڕۆژێک کە ئیمتیحانی هەیە بێ ئەوەی لە مناڵەکە بپرسێ ئایا تۆ باش بوو لە ئیمتیحان چیت کردووە چیت نەکردووە دەیباتە ژوورێکی تایبەت و ڕزمێ بۆ بینەران دەیخاتە سەر قاچی و قاچی بەرز دەکاتەوە بە بەردەوام لێدانێکی چۆنەڵێ زەبر و زەنگێکی زۆر تون بەرامبەر بە مناڵەکەی بەکارهێنێ. ئەم مناڵە هەر کاتێک تاقیکردنەوەی ناتوانێت تابی لە خۆی بکە لەگەڵەوەی زۆرترینی هەوڵ ئەیە زۆرترینی خۆی توانای هەیە زیرەکە ئەتوانێت بیکا بەڵام ناتوانێت دەرببڕێ لەبەرەوەی ئەزانێت لە ماڵەوە چی چاوەڕێیەکە. بە هەمان شێوە ئەگەر باسی نمونەیەکی خێزانێکی ئەوروپی بکەم مناڵێک بە ناوی چارلز کیمینسۆن هەیە کە بەداخەوە کۆچی دوایی کردووە لە ساڵی 2011 لە تەمەنی 9 ساڵەیە کۆچی دوایی کردووە هێندە پەروەردەی خێزان کاریگەرە من پامەکەم ئەلێرایە مناڵێکی 9 ساڵ کە تەنها 9 ساڵ ژیاوە دوو جار بۆ نەخۆشانی شێرپەنجە قژی خۆی تاشیوە بەخشیوەتی بە مناڵانی شێرپەنجە یعنی ئەمە دامی خێزانیە و لەگەڵیشە بیلەوا کاتەوە ئەڵێت هەموو کەسە نزیکەکانی لە تەمەنی 9 ساڵی ما بۆ جژنی لە دایک بوونەکەم لە جیاتی ئەوەی دیاریم بۆ بێنن بڕێک پارەم بۆ بێنن لەبەرەوەی ئەمەوێت بەشداری بکەم لە کارێکی خێرخوازیە بە بڕی $300 بۆی هاوکاری مناڵانی ئەفریقی بکەم کە لە تونێتیان نەخنکێن یعنی بەداخەوە پێشەوەی بگاتە تەمەنی 9 ساڵی گیان لە دەستدا بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە بۆی دایک و باوکەکە بیر لەواکەنەوە کە پەیامی مناڵەکەیان تەواو بکەن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بۆ ساڵیادی 9 ساڵەی تەمەنی مناڵەکەیان بڕی $1,200,000 کۆ دەکەنەوە تەنها پەیامەکەی ئەو مناڵەیان گەیان بە هەموو جیهان. بەم شێوەیە دەچنە وڵاتانی ئەفریقی و نزیکی 143 بیری ئاو خواردنەوە دروست ئەکەن بۆ کە نزیکەی 37,000 کەس سوود لە ئەم بیرۆکەی مناڵەکە وەرەگرێ. لێرە ئەگەر بەراوردێ بکەین ئێمە مناڵەکانمان بەکەم نەبینین زۆر جار هەیە مناڵەکانمان پەیامەکانیان تواناکانیان زۆر لەوە زیاترەکە کە مرۆڤێکی ئاسایی و پێگەیشتوو هەیەی بۆیە خزمەتکردنی توانای مناڵ داهێنانە بۆ خۆی. باشە لەگەڵ ئەوەدا هەندێک کەسەیە ئارەزوو بە پاراستنی تایبەتمەندیەکانی خۆی دەکات بەڵای من هیچ شتێکی تایبەتی خۆم لای هیچ کەسێک باس ناکەم پێویستم بۆنی هیچ کەسێک بدوێنم ئەمە دەچێتە قاڵبی گۆشەگیری و یاخود تەنها کەسایەتی کەسەکەیە کە حەزی بە تایبەتمەندی خۆیەتی. بیرمان نەچێ ئێمە هێشتا لە نەوعەکانی هەموو جۆرەکانی پەیوەندی تێنەگەیشتون یاخود هەر بابەتێکی تازێتە ناو کۆمەڵگاوە وردەکاریەکان ناکەین بۆ ئەوەی بزەین لایەنە سودبەخشەکان و لایەنە زیان بەخشەکانی چی هەر یەکەمان بۆ خۆمان یاسایە دائەنین بەبێ ئەوەی زانیاریمان هەبێ ڕاستە هەموو
هەموو کەسێک تایبەتمەندی خۆیە و هەموو کەسێکیش مافی ئەوەی هەیە تایبەتمەندەکانی بپارێزێ بەو مانایە کە بتوانی لە پەیوەندیەکاندا شکست بێنی تایبەتمەندی کەساتی خۆت پەیوەندی بە خۆتەوە هەیە هیچ کاریگەریەک ناکاتە سەر دروستکردنی پەیوەندی چونکە تۆ خۆت بڕیارت داوە کە پەیوەندیەکەت بەو شێوەیە بێ ئەمە بەهانەیە کە بدەست ئەو کەسانەی کە جۆرێک لە لوودبەرزیان هەیە کە جۆرێک لە ناتەواوی لە دروستکردنی پەیوەندیەکانە هەیە بەم شێوازە مامەڵاکەن ئەگەرنا هەموو کەسێک تایبەتمەندی خۆیە و ئەتوانێت پارێزگاریشی لێ بکە بەبێەوەی کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵاتەکانی هەبێت باشە لوودبەرزی هەندێک جار کەسەکان ئەوە ینی هەنێک کەس هەیە بەڕاستی لوودبەرزی خۆی لە پێش هەموو شتێکەوە دەزانێت واتە بە شازێک لە شازەکان بڵین ئارەزوو لە تەقەبوونی کەسانی تر ناکە لەبەر خۆی بە زیاتر دەزانێت ئەمە گۆشەگیریە یاخود تەنها ئەویش دیسانەوە کەسایەتی کەسەکە جۆرێکی ترە لە گۆشەگیری زۆر جار هەیە کەسەکە وا هەستەکە کە هەموو ئەو شتانەی هەیەی تەواون پێرفێکتن پێویستی بە کەسانی تر نییە یاخود هێندە بە شێوەیەکی زیاتر ئەو کەسانە ڕوبەڕۆ ئەبنەوە کە ناست پێدانێکی زیاد لە پێویستیان دراوتە لە قۆناغی مناڵەیە هێندە خۆی بە تەواو بێ کەم و کورتی ئەبینێ پێی وایە هەموو کەسەکانی چواردەوری کەم و کورتن تاکە کەسێک کە نخبە و سەرکردەیەتیانە بە پێوەرەکانی خۆیەتی خودی خۆیەتی کە لە ڕاستیە ئەمەش کارکردن لەسەری دوو جار هێندەی گۆشەگیریەکە قورسترا چونکە تۆ پێویست بەوەیە ئەو چەمکانە لە ناخی کەسەکە بگۆڕی ینی چاکردنی پەیوەندیەکە نییە تەنها کەسانی گۆشتەگیر تەنها لە پەیوەندی کۆمەڵاتیەکانە زۆرترین ناڕەحەتی ئەبینەوە بەڵام کەسانی لوودبەرز هێشتا ناگاتە ئەو دۆخی قەنەعەت بکە کەم کورتی لە کەساتی خۆیە چونکە پێی وایە خۆی جوانترین جۆری کەساتی هەیە پێی وایە کەس لەو باشتر نییە کە خودی خۆی من پێم وایە ئەم شێوازیان چۆنە لە ڕاستکردنەوەی زۆر زەحمەتە وەک لە کەسانێک کە بێوێ خۆی درک بەوە بکە پەیوەندیەکانی لاوازە و چارەسەرێکی بۆ دۆست باشە ئەگەر بێمە سەر کاریگەریەکانی گۆشەگیری دەپرسم گۆشەگیری چی کاریگەری کێ لەسەر توانای گفتوگۆکردنی کەسەکە لەگەڵ لەسەر توانای دانیشتنی کەسەکە لە ناو کۆمەڵی کەسدا و بتوانێت ڕای خۆی دەربڕە هەروە چی کاریگەریەکیە لەسەر توانای کارکردنی لە ژیانیدا بێگومان کاریگەری زۆر ڕاستەوخۆی هەیە چونکە هەمووی ئەکەوێتەوە سەر توانەکانی تاک بیرمان نەچێ قۆناغی یەکەم شەرمنیە گەر شەرمنێکە لە قۆناغی یەکەمە چارەسەر نەکرا دەبێتە گۆشەگیری و دواتریش قۆناغی دوای گۆشەگیریە کە خەمۆکیە کەسەکە کۆمەڵک نیشانەی خەمۆکی تیا دەرەکێ و ئەگەر زوو هەوڵی لەگەڵ نەدرێویان درکی پێنەکا و چارەسەر نەکرێ کێشەی گەورەتر بۆ کەساتی کەسەکە دروستەکە و زۆر جار هەیە گۆشەگیریەکە لە کاتی کارکردن بۆ کەسانی گۆشەگیر واکان نتوانێت ئەو کارانەی کە لە دامزگەکانە پێی دەبەخشیان ئەو کارانی وەکو کەسێکی ئاسایی ئەیگرێتی ئەستۆ نتوانێت جێبەجێ بکە لە نیوەی کارەکە زۆر جار جێ ئەهێڵە ئەو کەسانی کە ناتوانن کارێک بە تەواوەتی بکەن زۆریان هەیە گۆشەگیرێن چونکە کەسانی گۆشەگیر بەردەوامی نادەن بە کارەکانیان لە نیوەی کارەکە و لە نیوەی ڕێگا ئەوەستن پێیان وایە توانەکانیان هەتا ئێرەیە ناتوانن کارێک بەبێ کەم و کورتی ئەنجام بدەن بۆی لە ناو دام و دەستگاکانیشە بە کەسێکی جیاواز مامەڵەی لەگەڵ ئەکرێت و خۆشی درک بەوە ئەکات زۆر جار هەیە لەو قۆناغەیە دەیەوێت گۆڕانکاری بکات کە ئەمەش خاڵێکی ئیجابی ئەبێ گۆڕانکاری لە پەیوەندیەکانە دروست دەکا وەکو زەنگێک وایە بیر لەوە بکاتەوە چۆن جارێکی تر پەیوەندی دروست لەگەڵ هاوکارەکانی دروست بکات باشە ئەخات و کوردە دەمە بێمە سەر قۆناغەکانی گۆشەگیری ئەگەر باسی ئەو بکەین بۆ نمونەتەوە باسی شەرمکردنی کرد لاوانەیە کەسێک لە قۆناغێکدا شەرم بکات دواتر بۆی ئەوە لە خەڵک دوورکەوێتەوە دواتر بگاتە حاڵەتی خەمۆکیش قۆناغەکان چییە لە گۆشەگیریە تووشی کەسەکە دەبێت بێگومان ئەم تا کوێش دەڕوات ببوورە ئەم سێ قۆناغی کە باسم کرد هەرسێکیان قۆناغی گۆشەگیرین و بیرشمان نەچێت لە مرۆڤاتیە هیچ شتێک بە شێوەی 100% دروست نییە هەموو شتێک ڕژەیە و خودی و مرۆڤیش کەساتی مرۆڤیش تۆ ناتوانانی کەسێک بدۆزیتەوە کەساتی 100% بێ هەموو پەیوەندیەکانی مرۆڤ ڕێژەیین و ئەم ڕێژەیی بوونەش زۆر جار هەیە کەسەکە گۆشەگیرە بەڵام لەگەڵ گۆڕانکاری ژینگەکەیە دەبێتە کەسێکی جیاواز بیرمان نەچێت زۆر مناڵ هەبووە ئەگەر ئەمە بەراوردێکی خێزانی خۆمان بکەیت لە ناو
کۆمەڵگەی کوردیا کەسێکی گۆشەگیر و شەرمن بووە بەڵام کاتێک چۆتە ناو کۆمەڵگەیەکی ترەوە زمانەکەی گۆڕاوە وەکو ئەو خەزانانەی کە نیشتەجێی دەرەوە کۆمەڵگەکەی گۆڕاوە زۆر جارەیە لە جیاتیەوەی مناڵەکە زیاتر گۆشەگیر ببێ کرانەوەیکی جیاواز بووە چونکە شێوازی مامەڵەکردن لەگەڵیان گۆڕاوە لە مناڵیەوە زوو درک پێکراوە و توانای تایە و هەڵدراوە لەگەڵی تواناکە لەلایەن نزیرەکە و لەلایەن عەقلەکە بەکاربێنێ بۆیە هەموو ئەو کێشە و گرفتانی کە ڕوبەڕووی مرۆڤ دەبنەوە لە خودی کەساتیە بە شێوەیەکی ڕێژەین دەکرێت زۆر باش گۆڕانکاری تیا بکرێت و دەکرێت زۆر جاریژەیە بە لایەنە باشەکەی سوودی لێوەربگرێت باشە تەمەنێکی منداڵ بناغی هەموو کەسایەتی مرۆڤەکانە کەسایەتی هەموو تاکەکانە لەنێو قسەکاندا ئاماژت بۆ کرد ئاماژەمان باوە کرد بە یەکیشەوەکە هەندێک جا شکاندنەوەی منداڵ هۆکارە هەروەها ناز پێدانی زۆر لە منداڵ بە منداڵ ئەبێتە هۆکاری و تووشی بەرزی بێت و دوای ئەوە بچێتە قاڵبی گۆشەگیریەوە چۆن لێرەدا دایک و باوکان هاوسەنگی ڕابگرن نە زۆر نازی پێ بدەن نە زۆریش بیشکێنەوە لە کۆمەڵگەدا ئەوە گرنگترین بابەتی پەروەردەی خێزانیە ئەوە گرنگترین بابەتە کە دایک و باوکان پێویستە تیشکی بخەنە سەر بیرمان نەچێ هەموو کەسێک حەوت ساڵی یەکەمی تەمەنی ئەو قۆناغەیە لە سای هەفتەی کەساتی تیا دروست ئەبێ یعنی زۆرینەی کەساتیەکەمان کە ئێستا هەمانە تەنها لە ساسی بە ئەزمموی ژیان فێر بوون ئەوەندەی تری لە ئەگەر فێریش بین ئەو لە سەداسیە ئەو لە سەدا هەفتەیەمان هەموو لە قۆناغی مناڵیەوە وەرگرتووە بۆیە دایک و باوک زۆر گرنگە زۆر پێویستی بەوە هەیە کە دان بە خۆدا بگرێت لە کاتێکا ڕوبەڕۆی هەڵەیەکی مناڵەکە دەبێتەوە بە شێوەیەکی دەرمونیان بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵ بکات چکە خودی مناڵەکە هەست بۆ ناکە کێشەیەکی یان خود هەڵەیەکی کردووە ئەوە دایک و باوکەکان ئەزانن ئەو کارەی مناڵەکەیان کردوێتی هەڵەیە بۆیە باشترین ڕێگە بۆی دایک و باوکان و گەورەترین چەک بەدەستیانەوە یەکەم زمانی گفتوگۆیە دووهەم یاریکردنە ئەو بیرمان نەچێ ئەو گەورەترین ئاواتی مناڵ ئەوەیە کە یاری لەگەڵ دایک و باوکی خۆی بکە یعنی ئەوەندەی چێژ لەوا بینێ کە لەگەڵ دایک و باوکی یاری بکە ئەوەندە چێژ لەوە نابینێ کە لەگەڵ هاوڕەکانی لە تەمەنێکی مناڵیە ئەو پەیوەندیە دروست بکات لەبەرەوە باشترین ڕێگە بۆی لە مناڵەکە تێبگەیت و کەم و کورتەکانی کەساتی بزانی یاریکردنە لە ڕێگەی وێنەوە بێ لە ڕێگەی یاری میکانەوە بێ یاخود لە هەر ڕێگەیەک بێ کە خۆتان اختیاری بکەن لەگەڵ مناڵەکەدا چێژی لێ ببینێ ینی ئەو دروستکردنی ئەو پەیوەندیە زۆر چێژێک بە چێژی خۆشەویستی ئەبەخشێ بە هەردوو لایەنەکە و زیاتر لەسەر مناڵەکە چونکە مناڵەکە تەنها لەو قۆناغەیە ئەوەی کە درکی پێەکە دڵخۆشبوونە هیچ شتێکی تر نازانێ یعنی درک بەوە ناکە کە شتێکەیە بە ناوی هەڵەوە ئێمەین گەورەکانی فێری ئەەکەین کە ئەمە هەڵەیە و کە ئەمە ڕاستە ئەو پێی وایە ژیان هەمووی زەردەخەنێ ژیان هەمووی جوانیە شتێکی تر لەمە وجودی نییە ینی لێرە جوانترین ڕێگەیە بۆی دایک و باوکەکان لە سەرتاوە ئەم ڕێگەیە دروست بکەن و پەیوەندیەکی دروستیان هەبێ لەگەڵ مناڵەکان باشە هاتو کورد ئەحمەد توێژەری کۆمەڵاتی زۆر سپاس بۆ لەستە دوورەگەمان ئامادە بووی سپاس بۆ تەواوی زانیارەکان هاتو کورد سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەموو بینەراتان